بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان الله أكبر. پێشەکی بەخێر هاتنیمانی ڕەمەزانی پیرۆزەکەم بە بۆنەی هاتنیمانی ڕەمەزانەوە پیرۆزبایی لەسەر جە موسڵمانانی جیهانەکەم بە تایبەتی کوردستان داواکارم لە خوای گەورە ئەم نەخۆشی کۆرۆنا کە ڕووی کردووە لە وڵاتمان خوای گەورە ئاسانی کا لەسەرمان داواکارم لە حکومەتی هەرێم چۆن شوێنەکانی تری کردوێتەوە کار ئاسانی بۆ مزگەوتەکانیش بکا و بتوانێت دەرگای مزگەوتەکانیش بە ڕووی موسڵمانانە بکاتەوە بتوانین ئێمەش وەکو ئەو شوێنە گشتیانەی کە قەرەباڵخی تیا ئێمەش بتوانین مزگەوتەکان ئاوادان بکەینەوە بتوانین وەکو پێویست عیبادەتەکانمان لە مزگەوتەکانە بکەین. سمع الله لمن حمده الله أكبر. زۆر پێمان ناخۆشە دەرگای مزگەوتەکان داخراوە، زۆر پێمان ناخۆشە جەماعەتەکانمان بە بچڕ و بە ئاسایی ناوێرین لە شوێنەکە کۆبووینەوە و نوێژەکانمان بکەین و بە دڵی خۆمان هەڵسو کەوتی تیا بکەین و بە ترس و لەرز لە ماڵی خۆشمانە نوێژەکانەکەین و هیواداری مزگەوتەکان بکرێتەوە. دەرگای مزگەوتەکان ئاڵا بێ بە هەموو مسڵمان و نوێژکەر و ڕوو لە خواکردەکان نوێژی تیا بکەن کراوە بێ پێخۆشحاڵین ئەم دەرد و نەخۆشیە لەسەرمان لاچێ. کاتێ ئێمەکە لە ماڵەکانی خۆمان ئەم کاتە نوێژی تەراویحەکەین ئەم سونەتە بە گوێرەی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەڵساوین لەبەر ئێمە هەموو کات و زمانێک هەیە بۆ ئێمە خواپەرسی بکەین بە گوێرەی توانا و وسعەت و گونجانی شوێنەکە. اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين من خۆم گوێم لە کەناڵێک بوو کە باسی یەکەر پرسیارێن لە مامۆسایەکی ئاینی کرد فەرمووی تەراویح لە ماڵەکانە سونەتە تەراویح لە ماڵەکانە سونەتە لەبەرەوەی نوێژ لەگەڵ خانەوەدەکانمانە لەگەڵ مناڵەکانمانە بتوانین ئەو تەراویحە لەگەڵ مناڵەکانمانە بە جەماعەت بیکەین بەڵام ئەوە ناگەیەنێت کە ئێمە بتوانین مزگەوتەکان تەرک بکەین بەم بیانە. سمع الله لمن حمده الله أكبر. الله أكبر الله أكبر. زۆر قورسە لەسەر دڵمان ئەم نەخۆشیە دەرگای مزگەوت داخستن زۆر قورسە لەسەر دڵمان پێخۆشحاڵین کراوە بێ پێخۆشحاڵین ئەم نەخۆشیە نەمێنێ لە ماڵەکانی خۆمانە بە دڵی ڕەحەت و ئیسراحەت نوێژ بکەین و زۆر پێخۆشحاڵم کە لە ماڵەکانی خۆمانە نوێژەکانمان نەکەین بە جەماعەتێکین تەراویحەکانمان نەکەین لە ماڵەکانی خۆمانە پێخۆشحاڵین زۆر پێمان خۆشە و کە دەرگای ماڵیشمان لێدا نەخراوە پێخۆشحاڵین بە ئەم مۆزعە کە لەسەرمان لاچێ ئەم قورسی و نەخۆشیە لە ناومانە نەمێنێ. الله أكبر. السلام عليكم ورحمة الله. جای ما دڵمان بەچی خۆشەکەەوە ئەم کاتانەمانی ڕەمەزان هاتووە بەسەرمانە ئەم سونەتە پیرۆزە هاتێتە پێشەوە بۆمان کە نوێژەکانی تەراویحە لە ماڵا یا نوێژەکانی تریکەوە بە کۆمەڵ بیکەی لە ماڵا یەکمان بینە قودوە یەکێ لە عائیلەکە بێتە قودوەی ئەو جەماعەتەکەی نوێژان بۆ بکە حەدیثی پێغەمبەری خۆمانە صلی الله علیه و سلم بەرەوەی ئەم کاتە و ئەم
نەخۆشی هاتە ناونەی کەینە بیانی بۆ ئەمە یا ئەم بەرگری لە ناو متۆتەکان لێمانەکەن ماڵەکانی خۆشمان ئەتوانین ئەو سنەتە پیرۆزە زیری بکەینەوە کە سنەتی ئیسلام و کوچی و نوێژی جەماعەت و نوێژی تەراویح لە هەموو کاتێکە نوێژ دروستە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمودەیە ئەفەرمێ پاکی و بێگەردی بۆ ئەو خوای منەکەوە جعل لنا الأرض مسجدا وترابها طهورا هەر کاتێ ئێمە شوێنێکمان دەست نەکەوەکو مزگەوتەکان وەکو ئیستا بەرگریمان لێکراوە ئیتر بەهۆی ئەم پەتاوشتەوە هاتەتە ناومان کە ڕێگەمانیە لەبەر بەرژەوەندی گشتی و تەندروستی سەلامەتی گشتی ئەتوانین لە ماڵەکانە لە محەلەکانی خۆمان لە شوێنەکانی ترا کە پاک و تەمیزوە پێغەمبەری خوا فەرمێ ئەرزمان بۆ گێران خوای گەورە فەرمێ بە پێغەمبەر بە حەدیث کەوا ئەرزمان کردێتە پاکی شوێنی سوژدەبردن بۆ ئێوە جەماعەتی تیا بکەن نوێژی تیا بکەن تەراویحی تیا بکەن ئەمە مەکەنە بیانی مەساژن لەم سنەتە گەورەی ئیسلام کە نوێژی تەراویح و ئاوداکردن شەوەکانی مانگی ڕەمەزانە و ئینشەڵڵا ئومێدەواری لە کاتی لەیلەتوڵ قەدرا مزگەوتەکان بکرێتەوە لە مزگەوت ئەمە ئەنجام بدەین باشتر و سەعەت و ڕۆحێتی تایبەتی تایە بەڵام خوانە کات ئەگەر تا ئەو کاتە دێجە کێشا ئێمە لە ماڵەکانمان ئەتوانین ئەو سنەتە گەورە زیینی بکەین و ئینشەڵڵا هەر بەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ئێمە نەکەینە بیان و تەمەڵی لە ماڵ و شانێدا وڵاتی بیانمانێ و وادە لەم سنەتە پیرۆزە بێنین ئینشەڵڵا ئومێدوارم هەموو مسلمان بە گوڕێک و تینەوە ڕووکەنە ئەم سنەتە پیرۆزە و بە دڵێکی خۆشەوە بە چاوی گەشتەوە تەمەڵی نەکەین ئینشەڵڵا